وڵاتیش ئەبێ لێبوردەی هەبێ بەرامبەر ئەو ئینسانانە کەوا دێنە هەرێمی کوردستان و بۆ گەشتیاری دێن و بۆ مۆنە ئەم هۆڵانە دێن و بۆ شتانە دێن بۆ گەشتیارەکانی هەموو شارەکانی کوردستان دێن ئەمە ئەبێ ئێمە زۆر لێبراو بین زۆر لێبراو بین زۆر قەدر و ڕێز و احترامیان بگرین لەبەرەوە ئێمە وەخت خۆی تەعادا و زوڵ و زۆر نمایان کراوە ئەبێ ئەو زڵمە بەو لێبوردنەیە چارەسەری بکەین. كل العراقيين تشوفوا متواجدين بإقليم كردستان والحمد لله يعتبر يضم الكل كردستان. پێویستە لە سەرێمە ڕێزی گەشتیارەکان بگرین و دایما لێبوردە بین و ڕق و قینەمان لەدڵ نەبێ بەرامبەر هیچ کەسێ و پێویستە لەسەر لایەنە سیاسیەکان لێبوردەیی بن لێبوردە بن بۆ ئەوەی وڵاتمان پێش بکەوێت و وڵاتێک دوور لە ڕق و قینەمان هەبێت.